بەڕێزان خۆشەویستان و خێربێنەوە بۆ ئەڵلقەیەکی تری خوێندنەوەی ئەفسانەی گیلگامێش کە لەلایەن شوێنەوارناسی فەڕەنسی ژان بۆتێغۆ لە ئەکەدی نوێەوە وەرگێڕدراوە بۆ فەڕەنسی، منیش لە فەڕەنسیەوە کردومە بە کوردی سۆرانی. لە ئەڵلقەکانی پێشووە یا لە ئەڵلقەی پێشووە گەیشتینە ئەوەی کە ڕاوچیەکە ئەنکیدۆ بەدیەکات لە بیابانەکە، زۆر سەری سوڕەمێنێت، زۆرە ترسێت، ئیتر ئەچێتەوە بە باوکی ئەڵێت، بە باوکی ئەڵێ کە مرۆڤێکی وان بینیوە لەگەڵ ئاژەڵەکانە ئەلەوەڕێت و لەگەڵ ئاژەڵەکانە هات و چۆکات و داوەکانم هەڵەکەنێت و یا ئەو تەڵانەی کە ناوم نەتەوە هەمویان تێکەیات. ئەڵێ نازام چی بکەم چکە زۆر بەهێز دیارە، ئەڵێ بەردێکە لە ئاسمانەوە کەوتووە. ئیتر باوکی پێ ئەڵێ بچۆ بۆ لای بچۆ بۆ ئوروک لەوێ گیلگامێش لەوەیە، گیلگامێش لەوەیە، ئەمەی هەموو بۆ باسکە. گەیشت بووینە ئەوە. ئێستا بەردەوامی ئەین بە بەشەکانی تر. دوای ئەوەی گوێی گرت لە ئامۆژگاریەکانی باوکی، ڕاوچیەکە ڕۆیشت گیلگامێش ببینێت. ڕێیگرتە بەر پێی نایە شاری ئوروک. گوێم لێ بەگرە گیلگامێش، گوێبیستی گوتەکانم بە. جوامێرێکەیە لە بیابانەوە هاتووە، بەتواناترین کەسی وڵاتە، بەهێزترینیان، ماسوول کە پەیکەری بەهێزە، ئەندازەی تەنێکی چڕ لە ئاسمانەوە هات بێت. بەردەوام بیابان دەگەڕێت، بەردەوام لە تەکگە لە ئاژەڵە کێویەکەیدا دەلەوەڕێت. هەمیشە لە دەوروبەری گۆمەکەدایە. هێند لێی ترسام کە نەموێرا لێی نزیک ببمەوە. چاڵەکانی پڕ کردەوە کە بەدەستەکانی خۆم هەڵم کەندبوون. بەندی داوەکانی هەڵکێشا کە نابوومنەوە. نێچیرەکانی لێ دوورخستمەوە. ناهێڵێت بە بیاباندا بچم. گیلگامێش بە ڕاوچیەکەی گوت: بچۆ ڕاوچی، لەگەڵ خۆتدا سۆزانیە شادی هێنەکە ببە. کاتێک گەلەکە دەگەنە گۆمەکە، جلەکانی دادەکەنێت، جوانیەکانی خۆی دەردەخات. کاتێک ئەوها دەیبینێت، پەلاماری دەدات. مەبەستی لە ئەنکیدۆە. ئەو کات گەلەکەی کە لەگەڵیدا گەورە بووە دەبنە نەیاری و سڵی لێ دەکەنەوە. یەکتربینینی ئەنکیدۆ و سۆزانیەکە. بەم شێوەیە ڕاوچیەکە ڕۆیشت، لەگەڵ خۆیدا شادیهێنی سۆزانی برد. ڕێگەیان بڕی، ڕۆیشتن، دوای 3 ڕۆژ گەیشتنە شوێنی مەبەست. ڕاوچی و سۆزانی لە پەنایەکدا خۆیان دابەست. مانەوە ڕۆژێک 2 ڕۆژ لە کەنار گۆمەکەدا. دواتر گەلەکە گەیشت بۆ ئاو خواردنەوە. ئاژەڵەکان گەیشتن بۆ ئەوەی تینوێتیان بشکێنن. خودی ئەنکیدوو سروشت بیابانی دەلەوەڕی لەگەڵ ئاسکەکاندا. هاوشانی گەلەکەی لە گۆمەکەدا ئاوی دەخواردەوە. تینوێتی خۆی دەشکاند لەگەڵ ئاژەڵەکاندا. سۆزانیەکە بینی ئەو مرۆڤ شێوەیە، مرۆڤە کێویە مەبەست، ئەو جوامێرە بەسامە سەر بە بیابانە. ئەوە تا ڕاوچیەکە پێی گوت: خۆت ڕوود بکەرەوە سۆزانی، ئەندامی زاوزێت دەربخە بۆ ئەوەی ئارەزووی خۆی تێر بکات پێی. ترست لەوە نەبێت وزەی تێدا نەهێڵیت. کاتێک دەتبینێت بەم شێوەیە، خۆی دەدات بەسەرتدا، جلەکەت بربدەوە بۆ ئەوەی لەسەرت ڕابکشێت. لەگەڵ ئەو کێویەدا کاری ژنانەی خۆت بکە. ئیدی ئەو گەلەی لەگەڵیدا پەروەردەبوون دەبنە نەیاری کاتێک بە ڕاموسانەکانی ئامێزانت دەبێت. دەکەوێتە داوی خۆشەویستیەوە. ئەنکیدوو. مەبەست لە ئەنکیدووە. ئیدی شادانی سۆزانی 4 شێوی لادا و بەرگی خۆی داکەند.
ئەندامەکەی خۆی ئاشکرا کرد بۆ ئەوەی ئەو چێژی لێ بات. مەبەست لە ئەنکیدووە بەبێ ترس هێزی تێدا نەهێڵێت. کاتێک جلوبەرگەکەی خستە خوار ئەو لەسەر شادان ڕاکشا، ئەویش لەگەڵ ئەو دڕندەیەی کاری ژنانەی خۆی ئەنجامدا، لەگەڵ ڕاموساندا لە ئامێزی گرت. 6 ڕۆژ و 7 شەو ئەنکیدۆ وروژا و هاونوێنی کرد لە تەک سۆزانیەکەدا. لە هاوڕێتی ئاژەڵەکان دادەبڕێت. مەبەست لە ئەنکیدووە کاتێک کە مەست بوو بە خۆشی کە ئەو پێیبەخشی، خۆی ئامادە کرد بچێتەوە ناو گەلە ئاژەڵەکەی. بەڵام هەر کە ئەنکیدویان بینی ئاسکەکان ڕایان کرد، ئاژەڵە کێویەکانیش خۆیان لێدلا دەدا. جەستەی کە لە هێز چۆڵ ببوو ویستی بە دوایاندا ڕابکات. ئەژنۆکانی زۆر لەوە زیاتر لە پەلوپۆکەوت بوون کە بە ئاژەڵەکان بگاتەوە. ئەنکیدوو لاواز ببوو، لە توانایدا نەما وەک جاران ڕابکات. ئەنکیدوو هۆگری سۆزانیەکە دەبێت، بەڵام ئەو گەیی بوو، زیرەک ببوو، بۆیە هاتەوە بۆ لای شادان و دانیشت. چاوەکانی بڕی بووە ڕوخساری سۆزانیەکە، لە هەموو ئەوە تێدەگەیشت کە پێی دەگوت. لێرەیە ئەوەستم هاوڕێیان ئەبێ پەراوێزەکان شی بکەمەوە. ئەمە هەمووی هێماییە هەڵبەتە، مەبەست لەوەی کە ئەنکیدوو بۆ ئەوەی ڕامی بکەیت وەکو چۆن ئەسپێکی سەرکەش ڕامەکەیت یا ئاژەڵێکی شێوی ڕامەکەیت. مەبەست لەوەیە ینی لە ڕێی ژنەوە ڕامیەکەیت، چونکە دروستکردنی خێزان یەکەمین بنەمای شارستانیەتە. یعنی هاونوێنیکردن، منداڵ دروستکردن، ئەوە لە مرۆڤ لە کێوێتی دوورە خاتەوە، چونکە هەمیشە ژن هێمای نیشتەجێبوونە، هێمای مانەوەیە. یعنی بۆیە ئەڵێ ژنەکە ئەڵێ ئەنکیدوو هۆگری سۆزانیەکە بێ، یا ئەنکیدوو ئیتر هێزی ئەژنۆی نامێنێ کە بتوانێت بە دوای گەلەکەی ڕاکە. و گەلەکەش خۆی، یعنی تەنیا ئەوە نییە بڵێ ئەنکیدوو ئیتر ناتوانێت لەگەڵ گەلەکەی بڕوە، گەلەکە خۆی لێی تەرابن، ینی لێ یەتەکنەوە. مەبەستەکە چییە؟ یعنی کە ئیتر ئاژەڵەکان ئیتر ئەزانن کە ئەم سەر بەوان نییە کە لەگەڵ ژنەکەی جووتە بێ. هەڵبەتە هەر لەو کاتەوە زانویانەکە ڕەگەز بۆ نمونەکە ئەڵێن نەژادی مرۆڤ جیاوازی چییە؟ لە زانستە ئەوترێت بەچی ئەزانی چ شتێک ڕەگەزێکە، بۆ نمونە لە داروینیزمە یا لە ینی چۆن بتانی بڵێ سەگ و پشیلە دوو ڕەگەزی جیاوازن، لەوەیە کە بێچویان نابێ بەیەکەوە. ئەوەیە ینی بەپێی ئەوە ئەتوانی بڵێ ڕەگی جیاوازن، کە تەنانەت سێکسیش ناکەن بەیەکەوە، ینی دوو ڕەگەزی جیاواز سێکسیش ناکەن. ینی ئەوەیە کە ئەنکیدوو کە لەگەڵ ئەو ژنەیە هاونوێنیەکە ینی دان بەوەیە ئەنێ کە ئیتر ئەبێتە ڕەگەزی مرۆڤ. و دواییش بازەکرێت کە ئەڵێ لە هەموو شتێک تێگەیشت، واتە پێشتر زمانی نەئازانی. ینی تەنانەت ئێستا وترێت، ینی هەمیشە ژوایە ئەڵێن بۆەوەی زمانێک بە باشترین شێوە فێری بیت ئەوەیە کە یا ژن لەو هۆزە بێنیت، لەو میلەتەی کە ئەتەوێت زمانەکەی فێربیت، لە ڕێی ژنەوە بە باشترین شێوە زمانەکە فێرە بیت. ئەم بیرۆکەیە هەر لە گیلگامێشە هەبووە. ئەوە تا ئەڵێ ئیتر لە هەموو شتێکی تێگەیشت، ئیتر ئەنکیدوو تێگەیشت کە سۆزانەکە قساکە ئیتر تێگات. هەڵبەتە کە ئەڵێ 6 ڕۆژ و 7 شەو مەسلەی دوایی ئەیبینین و تاناپوشتی، یعنی نوح ئەوی 6 ڕۆژ و 7 شەوە، یعنی ژمارەکە گرنگە کە ئەڵێ 6 ڕۆژ و 7 شەو لەگەڵ ئەو سۆزانیە هاونوێنی کرد، یعنی مەبەستێکی تیا ئەویش هێمایە. هەڵبەتە هێماییە، ئەجینا تۆ بە 6 ڕۆژ و 7 شەو فێری زمان نابیت. ئەنکیدوو لەگەڵ ئەو سۆزانیە فێری زمانە بێت. ئەوەی یەکەمین
یعنی لە ڕێی خۆشەویستیەوە هەڵبەتە سێکس و خۆشەویستی یەکشت بوون لای ئەوان ینی لای ئێمە جیاکرێنەوە یا لە ئاینەیەک تاپەرستیەکانە سێکس جیاکرێتەوە لە خۆشەویستی لە ڕاستیە یەکشتن یعنی ئەوەیە لە ڕێی خۆشەویستیەوە لە ڕێی تێکەڵبوونەوە یعنی تێکەڵبوو هەر بەمانە مەجازیەکەشی ئەو تێکەڵی مرۆڤ ئەبێت ئەنکی دوو تێکەڵی ژنە بێت تێگەڵی ڕەگەزی بەرامبەرە بێت یعنی ئەو تێکەڵبوونەیە ئەی کاتە شارستانی ئەو تێکەڵبوونەیە هەڵبەتە هێشتا نەبووتە شارستانی ئێمە ئەیبینین قۆناغەکان وردە وردە شادیهێن فێری چی ئەکات سۆزانیەکە وردە وردە ئەنکی دووە کاتە شارستانی یعنی ئەمە زۆر زۆر گرنگە لە ئەفسانەکەیە کە ژنێک پیاوەکان ناتوانن پیاوەکان ینی ئەمە مەبەستێکی زۆر گەورەی تێ ینی کاڵەی ژنێک ئەبەن بۆی ئەنکی دوو ڕام بکات و بشی کاتە شارستانی هەتا ئەگاتە شارەکە هەڵبەتە هینە ئەمە پێوترێ سەفەری جۆرێک لە سەفەر هەیە وەکو لای سۆفیەکان هەیە وەکو بۆ نمونە لە منطقە تەیری عەتارە هەیە ئایتار نەیشابووری لە منطقە تەیرە ئەو سەفەرە هەیە ئەڵێ حەوت اینجا ینی ژمارە حەوت یێتەوە لە سۆفیگەریە لەلای عەتاریش حەوت دەرگای هەیە حەوت جیهانی هەیە حەوت پلەی هەیە سۆفیگەری حەوت پلەی هەیە ئاخر پلەی کە هندێکان ئەڵێ نێرڤانە بەڵام لای سۆفیگەری ئیسلامی ئیشراقە ئاخر پلەی ئیتر گەیشتنە بە ڕووناچی وەکو ئەوەی عوریان هین شاعرە کوردەکە کوردە لۆڕەکە ئەوە یەکەم شاعری یارستانەکان بە یەکەم یاری خۆیانی دانێن بە یەکەم باوای دانێن عوریان هاوڕێیان ئەرێناوە هینە یەکەی چی بوو ئەو شاعرە گەورەیە کە فارسی ژەڵەی ئێمە و لۆڕەڵێ ئەو باس لەوە ئەکات بابە تاهری عوریان ئەڵێ ینی باس لەوە ئەکا کە ئەڵێ خوا ڕووناچیە یار خوا یارە هەڵبەتە یارستان ینی مەبەست لەوەیە یار خوا کە یارە نابێ پێی بگەیت کە پێی بگەی نامێنیت یعنی ئەبێ هەمیشە هەوڵی بۆ ئەیت بەڵام ناتوانی پێی بگەیت چکە ڕووناچیە سووتێنێ ئەمە لە ئەفسانەی کۆنیشا هەبووە لە زیۆس بۆ نمونە زیۆس لەگەڵ ژنێکە ژنەکە کە هێرای ژنی زیۆس کە غیرەی هەیە ئیرەیە با بەو ژنە ئەچێ بۆی ئەو ژنە بفەوتێنێت ئەڵێ بە پێی بڵێ با ئەگەر ڕاستەکە زیۆسە ئەڵێ تۆ ئەڵەی دەستگیرانەکەم زیۆسە ئەگەر ڕاستەکاتەوە درۆکە لەگەڵ تا ئەگەر ڕاستەکە پێی بڵێ باشە لە شێوەی زیۆسا خۆتم پیشان بە لە شێوەی خوایە ینی چکە زیۆز هەمیشە خۆی خاتە بەرگی مرۆڤەوە بۆی بچێ لەگەڵ ژنێکا بۆ نمونە هاونوێنی بکە ژنەکە بە زیۆز ئەڵێ زیۆسیش ئەڵێ ئەوە مەترسیدارە بۆ تۆ ئەوە ناکرێت باوەڕم پێ بکە من زیۆسم بەڵام ئەگەر خۆم دەرخەم تۆ نامێنیت ئەوە خەتەرە چکە زیۆس خۆی هینە هەورە بروسکەیە یعنی خۆی ڕووناچیە هەر بۆیە پرۆمیسیۆس ڕووناچی لە زیۆزە بعد ئەدزێت بۆ مرۆڤەکان چکە زیۆس خۆی ڕووناچیە ژنەکە هەر ئەڵێ نا چونکە هێرای ژنی زیۆس خستوێتە مێشکیەوە کە ئەڵێ باوەڕی پێ مەکەوە درۆکە ها لەو کاتەوە ئەڵێن پیاو درۆکات و لەگەڵ ژناوەمانە ئیتر پێڵێت بەڵام کچەکە هەر ئەڵێ نا هەرەمەوێت بۆم بسەلمێنی کە تۆ زیۆسیت ئێکە ئیتر خۆیە کاتەوە بەخوا ڕووناچیە کە هەموو ئەو شوێنە ئەسووتێنێت ئیتر ژنەکەژە سووتێ بەڵام زیۆس بە پەلە مناڵەکەی لە سکا دەرەهێنێت و وابزانم ئەی خاتە ئەژنۆی خۆیەوە لە ئەژنۆی زیۆسا گەورە ئەبێت ئەو مناڵە هینەکە هینە دیۆنیزیۆس بەو شێوەیە لە دایکە بێ ینی دوو جار بۆیە ئەوترێت دیۆنیزیۆس دوو جار لە دایک بووە جارێکیان لە سکی دایکی
جارێکیان لە ئەژنۆی لە ڕانی ڕان ببورن لە ڕانی زیۆس ئەوەش هاتووە لە هەر ئەو ئەفسانەیە دوایی ئاینە یەکتاپەرستیەکان وەریان گرتووە لە تەوراتە ئەڵێ ئادەم لە هینە حەوا لە کەلەکەی ئادەم یا لە هینە لە پووز لە ئیسلامە لە پووزیەتی بەڵام لە مەسیحەتە لە تەوراتە لە کەلەکەی ئادەم لە دایگە بێ بەحساب ئیتر بە هینی خوان لە پەراسووی ینی پەراسووی ئادەمە یەشێشتریان پووزی ئادەمە شتێکی وایە ینی تۆزە جیاوازن بەڵام بیرۆکەکە هەرەوەیە کە ئەوەی زیۆسە دیۆنیزیۆس چۆن لە دایگە بێتەوە ئەم حەوت ببورە ناوڕیان زۆر دوو کەوتمەوە بەڵام مەسەلەی ئەم حەوت ڕۆژە ئەم حەو ڕۆژ و 6 ڕۆژ و حەوشەوە کە ئەنکی دوو لەگەڵ سۆزانەکە ئاخەوێت هەموو ئەو هێمایانەیە ینی تەنانەت ئەو ژمارەیەشە کە هاتووە هەر لە گیلگامێشەوە هاتووەتە ناو ژمارە حەوت ژمارەیەکی گرنگە چونکە نوح 7 ڕۆژ و 7 شەو بەسەر ئاوەوە بێت دوای 7 ڕۆژ و 7 شەو ینی و 7 ڕۆژ و 7 شەوەکەشی تر ینی هەفتەش لەسەرەوە بنیادنراوە ینی و سۆفیگەری بۆ نمونە ئەوەی تەریقەتە ینی هەر 7 ڕۆژە لەوەی کە وتم وەک منطقە تەیری عەتارە ئەوەیە لە لای باوە تایری عوریانیش بە هەمان شێوەیە دواتر ئەوەیە یەکتر بینینی چیتر هەیە هاوڕێیان شادی هێن لە ڕاستیاوە بەشیم کردەوە لاڵقەی ترە کە من وەرجێرانەکە هاوڕێیان من ئەوەم شی کردەوە لە یەکەم جارە چونکە هەندێک جار لەوانەیە بڵێن لە ڕووی ڕێزمانیەوە لە ڕووی ڕێزمانەوە پێچێ ینی کەمێک کوردیەکەی هەست بکەن تەواو نییە بەڵام مەبەستەکە چییە من ویستومە ڕێک وەکو بەردەنووسەکە وەریبژێڕم ینی بەردەنووسەکە دێڕە ڕستە هەر دێڕە و ڕستەیەک نییە بۆ نمونە ئەڵێ ڕێگەیان بڕی ڕۆیشتن لە بەردەنووسەکە نووسراوە دوو جار نووسراوە ڕۆیشتن ینی بۆی مەبەستی ئەوەیە کە ینی زۆر ڕێیان بڕیوە ڕۆیشتن دوای 3 ڕۆژ گەیشتنە شوێنی مەبەست ڕاوچی و سۆزانی لە پەنایەکدا خۆیان دابەست مانەوە ڕۆژێک 2 ڕۆژ ینی چۆن نووسراوە من وا کردومە ژینا لە ڕووی ڕێزمانیەوە ئەبێ ڕێکی خێ ڕستە کوردیەکە ینی ئەبێ ڕێکی خەیت بەڵام من ڕێکم نەخستووە ینی بیستومە ڕێک وەکو خۆی چۆنە ئاوا وەری بژێڕم دێڕە نەک ڕستە نییە ئەگە بەردەکە لە شوێنێکە دێڕەکە تەواو بوو بێت هێشتا ڕستەیەکی تەواو نەکردووە ڕستە مەبەستەوەیە کە مانایەکی ڕێزمانی هەیە هین دێر ڕستە ببوور ڕستە لە ڕووی ڕێزمانیە و پێوترێ ڕستە بەڵام دێر ینی ماناشی نەبێت هەر دێڕە ینی دێر مەبەستی ئەوەیە کە لە ڕیزی یەکان وشەکە دێڕێکە زۆر جار 3 دێر ئەکاتە ڕستەیەک بەڵام دێڕەکانی تراوان نووسراون بەڵام ئەگەر ڕستە بێت بەسەرێکەوە نووسرێت لە پەنایەکدان خۆیاندا بە زمانەوە ڕۆژێک 2 ڕۆژ لە کەنار گۆمەکەدا چونکە ئەبێ بڵێ لە کەنار گۆمەکەدا مانەوە بەڵام ڕستەکە خۆی وان نووسراوە مانەوە ڕۆژێک 2 ڕۆژ لە کەنار گۆمەکەدا ئەجینا لە ڕووی ڕێزمانیەوە ئەبێ بڵێ لە کەنار گۆمەکەدا مانەوە ڕۆژێک 2 ڕۆژ دواتر گەلەکە گەیشت بۆ ئاو خواردنەوە ینی دواتر گەلەکە بۆ ئاو خواردنەوە گەیشتە گەیشتە شوێنەکە ئاژەڵەکان گەیشتن بۆ ئەوەی تینوێتیان بشکێنن
خودی ئەنکیدو سروشت بیابانی دەلەوەڕی لەگەڵ ئاسکەکاندا لەگەڵ خۆیە بێ بڵێ لەگەڵ ئاسکەکاندا دەلەوەڕی بەڵام ئەو نووسراوە دەلەوەڕی دوایی لەگەڵ ئاسکەکاندا منیش ڕێک وا وەرم جێڕاوە ئەجینا لە کوردیا بێ پاش و پێشی بخەی ئەوەیە ئێستا گەیشتینە ئەوەی کە ئەنکیدو ئەوەیە لەگەڵ سۆزانەکەی خەوێ دوایی ناتوانێت ڕاکات بە دوای ئاژەڵەکانە و بێژگە لەوەش فێری زمان بووە ینی فێری 6 ڕۆژ وەف شەو ئەنکیدۆ و ڕوژە هاونوێنی کرد لە تەک سۆزانەکەیە ئیتر ئەڵێ کاتێک کە مەز بوو بە خۆشی کە ئەو پێی بەخشی خۆی ئامادە کرد بچێتەوە ناوگە لە ئاژەڵەکەی بەڵام هەر ئەنکیدۆیان بینیە ئاسکەکان ڕایان کرد ئەنکیدو لاواز ببوو لە توانایدا نەما وەک جاران ڕابکات ئیتر لەوەیە کە هۆگری سۆزانیەکە بێ ئەڵێ لێرەیە وەستاین کە بەڵام ئەو گەیی بوو ینی کامڵ بوو هەڵبەتە هەوڵم ماوە بە هیچ شێوەیەک وشەی ئەوەی ڕەسەنی عەرەبی بێت یا زمانی تر بێ بەکار بێنم گەین ینی وشەی گەینم پێ باش بوو چونکە گەین ینی ئەوەیە کە وەک بڵێ ینی کامڵ بوونە لە ڕاستیە خۆی زۆرتر بۆ میوە بەکاریە بڵێ میوەکە گەییوە یا چێشتەکە گەییوە گەی بەڵام بۆ مرۆڤیش ئیتر منەوەم بەکارێنەوە بەڵام گەیی بوو زیرەک ببوو ینی گەین ئەوەیە کە وەک بڵێ مێشکی لە مناڵیەوە یا لە چونکە دۆخی مناڵی دۆخی ئەوەی کە کێوی بوون لە دۆخی مناڵیە چێ ئەڵێن کە ئەو لە ئەفسانەکەی ئەڵێ گەیی بوو واتە لە کێوی بوون تێپەڕی بوو کامڵ بوو ئیتر بووە مرۆڤ ینی زیرەک ببوو بۆیە هاتەوە بۆ لای شادان و دانیشت ئیتر یەتەوە هۆگری بووە تاو ئیتر چاوەکانی بڕی بووە ڕوخساری سۆزانیەکە ئیتر بۆ یەکەم جار سەی سۆزانیەکەکە لێی وردەبێتەوە ئەمەش سیفەتی مرۆڤە مرۆڤ وردەبێتەوە جیاوازە لە ئاژەڵ پێشتر لەگەڵ یا هاونوێنی کردووە جووتە بێت ورد نابێتەوە لێی بەڵام ئیتر کە ئەچێت و ئاژەڵەکان ڕاکەن و ئەبینێت ئەم گۆڕاوە ئاژنۆی وەکو جاران نییە ئیتر یەتەوە لە سۆزانیەکە وردەبێتەوە ئەڵێ یعنی هەمووی لە ڕاستیە وردەکاریە بەڵام هەمووی مانای هەیە چاوەکانی بڕی بووە ڕوخساری سۆزانیەکە لە هەموو ئەوە تێدەگەیشت کە پێی دەگوت واتە ئیتر تێگات لێرە ئاوەستین هاوڕێیان زۆر سپاس بۆ جۆگرتنتان تا ئەڵلقەیەکی تر هیوادارم هەر شاد و تەندروست بن